خۆشەویستان و کاتتان باش. من دکتۆر عرفانم، پسپۆڕی دەروناسی معرفی لە زانکۆی تەبریزی ئێران و لەسەر داواکاری زۆرە لە خوێندکارانی زانکۆی هەولێر و سلێمانی ویستم چەند بەشێک لە دەروناسی معرفی لە خزمەتتانە مەطرح بکەم و دامناسن. ئەمەوێ زۆر بە زمانێکی سادا دەروناسی معرفیتان پێ بناسێنم کە ئەسڵەن کاری چییە، چۆن دەست پێ ئەکات، بۆ هاتووە لەسەر چی ئەوێ تەئسیردا بدەێت. دەروناسی معرفی هەروەکو لە ناوەکەیەوە دیارە بابەتەکانی مێشک ئەباتی ژێرسوال بابەتەکانی مێشک بەڕەسی ئەکات و ئەوە لە نەزەرا ئەگرێت کە مێشکی ئێمە ئەتوانێت چ کارێک بکات، چۆن بکاری لێ بکێشینەوە، لە بەشێکی توانین چۆن ئیستفادە بکەین، هەر کام لەو بەشانە چۆن کارەکەن و چ تەئسیرێکیان لەسەر ئەم بابەتانە هەیە کە ئەلان ناویانە بم. بۆ وێنە ئەمانەوێت لەسەر مێمۆری کار بکەین. زۆر بە سادەیی پێت ئەڵێ کە مێمۆری چەند بەشە، لە چ بەشێکی مێشک مێمۆریمان هەیە، هەر کامی چ کارێک ئەنجام بدەن، کامیان بیر دەخاتەوە، کامیان زەخیرە دەکات، کامیان سەیڤ دەکات بۆ کامیان کۆمەک دەکات بۆ کە بیرت بکەوێتەوە و ئەمە تەئسیر دەهێنێت لەسەر کارگوزاری لەسەر مێمۆری ئینسانەکان. بەشێکی بەشی تەوەجۆها ئەتەنشن یا پێمان ئەڵێ چۆن ئێمە ئەتوانین لەسەر بابەتێک تەواوی زیکر و فکرمان لەسەر ئەو بابەتە بێ و چۆن لەسەری تەمەرکوزکەین و چۆن بیرمان بەلای ئەوە بێت تا بتوانین باشی فێر ببین و باشی دەرسێ وەربگرین. بەشێکی لەو شتانە بەشی دەرکردنە، پەرسەپشن، ئیدراک، واتە پێت ئەڵێ تۆ کە لەم جیهانەیە هەرگیز زندگیەکەی بۆ هەر مۆزوعێک لەگەڵ یا ڕوبەڕووە بی، واتە مەسەڵەن ڕۆژێک دێتە دەرەوە هەوا زۆر ساردە و تەمومژێکی زۆرە و لەو تەمومژەیە شکل و ئەشیا و ئینسانەکان لە دوورەوە ئەبینیت، زۆر دوورتر لە تەسویری واقعی خۆیان. پێت ئەڵێ کۆمەک دەکا کە تۆ یەک ئەتەوێ ڕانندگی بکەیە لەم مەسیرەیە، چۆن تەخمین لێ بدەی، مێشکت کۆمەکت بکات چۆن بین محاسبەی ئەمە بکەیت کە ئەم مەسیرە بە دروستی تعیین بکەیت و بتەوێت ئەم مەفاسڵە تەخمینێکی دروست لێ بدەیت، واتە ئیدراکێکی دروست لە محیط ببێ، پەرسەپشنێکی دروست لە محیط ببێ. بەشێتر لەو شتانەی کە لە دەروناسی معرفی زۆر ئێمە لەسەری باسەکەین باسی زبانە. مناڵێکە لە دایکە بێت هەتا کەسێک مشکڵێکی مێشکی بۆ پێش دێت تەسادوفێک ئەکات، جەڵتەیە لێدا و سەکتەیەک لێدا و مێشکی لە کارەکەوێت یا بەشە لە مێشکی سەدەما بینێ ئاسی ببینێ، پێت ئەڵێ کە ئەم بەشە لە مێشکی چۆن تەئسیری داناوە لەسەر زمانی، یان مناڵێکە لە دایکە بێت چۆن فەرایەندی فێربوونی زمان لەسەری شکل ئەگرێت. ئەو مناڵە چۆن دەسەکا بە فێربوونی کەلیمە و کەلیمە بکا بە جوملە و جوملە بکا بە جوملاتی گەورەتر و واتە بیەوێ مەنزوری خۆی بە تۆ بگەیەنێت. ئەمە باسێکی زۆر گرنگە کە لە دەروناسی معرفی زۆر بە وردی باسی لێ نەکرێت. یەکێتر لەو شتانەی کە لە دەروناسی معرفیە زۆر بۆمان گرنگە و زۆر باسمان لێ کردووە و زۆر لە دانشمەندان لەم باسەیە قسەیان هەیە بۆ کردن، پرابلم سۆلڤینگە، حەلی مەسئەلە. تۆ لەگەڵ کێشەکانتا چۆن هەڵس و کەوتەکەی، کێشەکانت چۆن چارەسەرەکەی. مناڵێک ئەوێت چارەسەری کێشەکانی خۆی بکواتە ئەوێت لە پلیکانی خۆ بێتە خوارەوە، چۆن فێر بێت لەو پلیکانەوە چی بکات، پای چۆن هەنگاو بنێت، دەستی چۆن بگرێت، خۆی چۆن بە نەردەکانەوە بگرێت تا بتوانێت پابێنێتە خوارەوە. و هەر ئەم مەسئلە هەتا ئاگا بە مەسائلی گەورەتر لە ئینسانهای گەورە و باڵغا و مەفاهیمێکی پیچیدەتر تا بیانێ ئەم مەفاهیمە حەلی بکەن. هەر کام لەم مۆزوعانە بە چارەسەری و بە ڕەوشێکی دروست دەبێ بچێتە بەرەو. دەروناسی معرفی پێت ئەڵێت کە کام بەش لە مێشک لەسەر ئەم مۆزوعە تەئسیر داهێنێت، کام بەش لە مێشک کۆمەک دەکات بۆ کە تۆ بتوانیت ئەم کارە ئەنجام بدەیت. ئیستا ئەگەر مەسەلەن ئەو بەشە لە مێشک کارێکی دروستی ئەنجام نەدا، یان لە مناڵێکە وەکو مناڵێکی بیشفەعال وەکو فرەجوڵەیی، یان مناڵێکی ئۆتیزمی سەتحی یەک، ئۆتیزمی لێڤەلی وان، من ئەبینم کە مناڵ نازانێت چۆن مشکڵەکەی هەکات، یان واتە کەسێکە جەڵتە لێداوە سەکتەی کردووە و ئەلان ئەیەوێ مەسەلەن دەستکێشێک کاتە دەستی، بەڵام نازانێت چۆن و دەستکێشە بەدەستەوە بگرێت و دەستخاتە ناو دەستکێشەکە و لە دەستی بکات. ئەبێ بین بە کۆمەکی چارەسەرکردنی ئەم مشکڵەوە، ئەبێ بین بە دەروناسی معرفی کۆمەکی بکەین پێی بڵێین چۆن ئەم مۆزوعە حەل بکات. ئەمە بەشێکی زۆر گرنگە لە دەروناسی معرفی. بەشێتر لەو بەشانەی کە لە دەروناسی معرفیە زۆر لەسەری قسەکراوە، بەشی
تەسمیم گرتنە decision making تۆ لە هەر بەشێک لە ژیاندا لە بەیانیەوە کە تا هەڵەسی هەتا شەوکە ئەخەوی بۆ هەر مەوزوعێک واتە ئەتەوێت بڕۆی بۆ زانکۆ تەسمیم بەگریت چۆن بڕۆی بە ماشین بڕۆی یا بە پیادە بڕۆی بە باس بڕۆی یا بە سەواری بڕۆی واتە دەتەوێت لەگەڵ کەسێک لەگەڵ پسپۆرێک قسە بکەیت لەگەڵ دوکتورایە قسە بکەیت لەگەڵ هاوکلاسیەکت قسە بکەیت ئەتەوێت چۆن قسە بکەیت ئەتەوێت چی پێ بڵێ هەر کام لەمانە ئەبێتۆ لە کاتێکا کە ئەتەوێت و کارە بکەیت تەسمیمی بۆ بکەیت یان وەرزشکارێک لەنەزەرا بگرن فوتباڵیستێک لە زەمینی فوتباڵە خەریکە یاریەکە ئەیەوێت لەو کاتەیە کە یاریەکە تۆپەکە چۆن بنێرێ بۆ ڕفێقەکەی بینێرێ بۆ کێ بە کام لایە بینێرێت سرعەتی ناردنەکەی چۆن بێت پاس بایا خۆی بڕوە هەر کام لەمانە گەر تماشایەکەی بە وردی ئێمە لە تووری ڕۆژە بەشێک زۆر لە ژیانمان لەگەڵ decision making گابزێرێت decision making ئەتوانێت کۆمەکمان بکات بە ئێمە بڵێ چۆن ژیان بکەین چۆن هەڵسین چۆن دانیشین لەگەڵ کێ هەڵسین لەگەڵ کێ دابنیشین ئەم بەشە بەشێکی زۆر گرینگە لە دەروونناسی معرفی کە زۆرێ لە دانیشمەندان و لە نووسەرانی ئەم ڕۆژدا ئشارەیان پێ کردووە کتێبهایەکی زۆریان لەسەری نووسیوە کە ئشارەکە بۆ کە مێشک چۆن ئەتوانێت تاسیردا بنێت واتە دەوروبەرمان چۆن ئەتوانێت لەسەر decision making ئێمە تاسیردا بنێت ڕفێقەکانمان هاوڕێکەمان ئوستادەکەمان فلانە پرۆفسۆرێکە من لەگەڵی قسە ئەکەم چۆن ئەتوانێت تاسیر لەسەر decision making مندا بنێت و ئەم بەشێکی زۆر گرنگە کە ئێمە ئەتوانین لەسەر ئەمە هەم نووسەرێکی زۆرمان ببێت هەم خوێندنەوەیەکی زۆرمان ببێت و هەم ئەوەی کە فکریکەنەوە لەسەر مناڵێک کە ئەیەوێ تەسمیم بگرێت بچێ بۆ بەشێ لە ژیانی بەرێتە بەرەوە مەسەلەن مناڵێکی فرەجوڵەیی ئەیەوێ واردی مەدرسە بێت ئەوێ واردی زیانکۆ بێت واردی مەدرسە بێت ئەو مناڵە ئەیەوێ بچێت ناو مەدرسەوە چۆن تەسمیم بگرێت بچێت خۆ مناڵە تەسمیمی بۆ ناگیرێت مەسیری ڕاهنماییکردنی چۆنە ڕەوشی دەرمان و چارەسەرکردنی ئەم مشکڵە چییە لە دەروونناسی معرفی بە وردی لەسەر ئەم بابەتە قسەکراوە بە وردی نووسراوە و کتێب و پەیپەر هەیە لەسەر ئەم مۆزوعان بەشێتە لەو شتانەی کە ئێمە لێرە هەمانە استدلالە واتە احتجاجکردن یان لەسەر دوو مۆزوع دوو بابەت ئێمە ئەمانەوێ قسە بکەین یان لەسەر بابەتێک ئەمانەوێ قسە بکەین چەند شت لەسەر ئەم بابەتە مەترەحە بین بە مێشکی خۆمان بەرایەندی ئەم چەند شتە بەیەکەوە بڵێن و یەک تەسمیمی نەهایی بۆ بکەین یەک استدلالی دروستی بۆ بکەین و بەشێکی تر کە بەشێکی بازم گرینگە بەشی هوشە ئینتەلیجەنس تۆ ئەتەوێت بڵێ بۆ کەسێک کە لەگەڵت قسە ئەکات ئەتەوێت پێ بڵێ سەتحی هوشی لە چەندێک هەیە ئەتەوێت پێ بڵێ ئەم مناڵێک لێ بۆلات ئەتەوێت پێ بڵێ ئەم مناڵە تا چەندێک ئەتوانێت ڕۆشت بکات ئەتەوێت پێ بڵێ ئەم مناڵە تا چ ڕادەیەک ئەتوانێت فێر ببێت و بەشێک لەو بەشە گرینگانە کە سەرجەمی ئەم بابەتانە لەوێ کۆ بێت و هەمویان تاسیردانە لەسەر ئەوە بەشی فێربوونە لێرنینگ یا یادگیری تۆ بە کۆکردنەوەی تەواوی ئەم بابەتانە لە ئەتەنشن و مێمۆری و دیسیژن میکینگ و پرابلم سۆلڤینگ و تەواوی ئەمانە وەختێکە کۆی پێیتۆ لە بەشێکی کامڵ و مەجموعەیەکی کامڵە بە تۆ کۆمەک دەکات کە تۆ فێر بیت فێربوون چۆن اتفاقەکەوێت واتە مناڵێک کە هیچ نازانێت ئەیەوێ زمانێک فێر ببێت ئەم فێربوونە لە چی کۆمەکی وەرگرتووە تا توانیەتی کەلیمە فێر بێت و کەلیمە بکا بە جوملە ئەمە تەرکیبێک لە تەواوی ئەو شتانەیە کە ئێمە لە دەروونناسی معرفی بەدەستمان هێناوە و لە دوای ئەوە لە کۆمەکگرتن لەمانە توانیمانە بابەتێکی زۆر گرینگتر بە جامایە ڕائەبەین ئەمەوێ زۆر لە جملەیەکی سادەیە لە یەک جملەیە پێتان بڵێن و دەروونناسی معرفی چییە دەروونناسی معرفی لە چەند بەشی زۆر سادەیە باسی یەکەم بۆتان دەروونناسی معرفی یعنی وەرگرتن یا ئیدراک یا پرسپشنی من و بیرکردنەوە لەوانەوە کە بتوانم لە مێشک ماڵای بگرم واتە مێمۆری وە بیرهێنانەوەی ئەوانە و چۆنیەتی کایەکردن بەم ئیتلاعاتانە بەم ئینفۆرمێشنانە لە ناو مێشکایە هەر کام لە بەشەکانی مێشک لەسەر بەشێ لەم شتانە تاسیردانێت کە زۆر بە سادەیی لە ناو دەروونناسی معرفی لە یەک جملەیەوە باسمان دەکرد ئەمەوێت پێتان بڵێم ڕۆژێک کە دێنە دەرۆ سەفەرێکتان لەبەرە هێشتا تەسمیمتان نەگرتووە
بە هەواپەیما بڕۆن یا بە ئۆتۆبوس یا بە باس. ڕەنگە کەسێک کە ئەوڵجاری بێ سواری هەواپەیما بێت زۆر بترسێت وا بزانێ ئاخر چه اتفاقی قرارەوەی بکەوێت کە ئەگەر من مەسەڵەن لە ئاسمانەوە بڕۆم چییە بێت دەیخۆ احتماڵی پێشهاتنی هەر اتفاقێک لە سەر ئەرز و سەر ئاسمان تقریبا ئەگەر بە علمی احتمالات و ریاضی و محاسبە بکەین ڕەنگە بەرابەر زۆر فەرقی وایە نەبێت. بۆچی بەشەر ترسی لەو مەوزوعە زۆر زیاترە وەلێ ترسی بە نسبەتی باس شاید کەمتر بێت چون پای لەسەر عەرزە چون ئەو پای لەسەر عەرز نییە و لە ئاسمانایە و پای لە عەرز بڕاوە. ئەمە کێشەیەکی زۆر زۆر گرینگە بۆ بەشەر کە دەست پێیاکا بەوە کە دەلیلی ترسەکان لە دەروونەوە چییە لە دەروونناسی معرفی بەوەردی توانین باسی مۆزوع بکەین. یان پرسیارێکی تر ئەوەیە بۆ هەموومان پێش هاتووە لە گوزەشتە اتفاقێکمان بۆ کەوتووە ئەمانەوێ بیر لەو اتفاقە بکەین و بیر خۆمانی بێنینەوە کە چی بوو چۆن بوو جوزئیات چۆن اتفاق کەوت چه اتفاقێک کەوت وەلێ بەباشی بیرمان ناکەوێتەوە. یان اتفاقی تر کەوتووە ڕەنگە زۆری بۆمان گرنگ نەبوو بێت ئەو اتفاقە بەڵام بە وردی لە بیرمانە کە کێ چی وت فلانە کەس چۆن تماشای کرد فلانە کەس لە وەختەیە هەساقا چی کرد بە وردی جزئیاتی ئەو مۆزوعەمان لە بیرەمێنێت دەی دەلیلی چییە هۆکاری ئام بیرمان و بیرنەمانە چییە بە وردی ئەتوانین باسی لێ بکەین لە دەروونناسی معرفی. ئەمەوێ واردی باسی مێشک بووم کە مێشک چییە ئەسڵ مێشک چۆن کاران ناکات. مێشک بەشێکە لە سیستمی عەسەبی بەدەن کە کۆنتڕۆڵی عەسەبی تەواوی سیستمی بەدەن بە مێشکە بێت لە جوڵە و حەرەکەتەوە بگرە هەتا بیرکردنەوە هەتا لە بیرمان هەتا تەوەجۆ ئەتەنشن و تەواوی فێربوون و هەموو شتێکمان نەبە بە مێشک دەست پێ دەکات و ئەوە کەم کارە ناکات. جا مێشک چۆن ئەتوانین ئەم تاسیرەدا بنێ لەسەر بەدەن و چۆن ئەتوانین ئەم کارانە بکات ئەوە بەشێکی جیاوازە کە بە وردی لە بابەتەکانی ترا باسی بکەم بۆتان. ئیسا من ئەمەوێ باسی ئەوە بکەم چۆن مێشک بناسین چه ئەبزارهایەکمان هەیە بۆ ناسینی مێشک و کام بەشی مێشک ئەتوانێت تاسیرێک لەسەر مەسەلەن ئیمۆشندا بنێت کام بەش ئەتوانێت تاسیر لەسەر مێمۆریدا بنێت و چۆن دەستیان بەمانە پێیا کردووە دانیشتمەندان چۆن کەشفیان کردووە کە مەسەلەن دەستگای لیمبیک بۆ حافزە یا بۆ مێمۆری تاسیری هەیە. ئێمە چەند ڕۆژمان هەیە بۆ عەکسگرتن لە مێشک ڕۆژهای زۆر سادە هاتوون بۆ فەحسی مێشک هاتووە یەکێ لەوانە سەبتی ئەمواجی مەغزیە سەبتی ئەو ئەمواجە ئەلکتریسیتەیە کە لە مێشکەوە دێتە دەرەوە و ئێمە هیچ تاسیرێک لەسەر مێشک دانانین چەند دانە سنسۆرە لەسەر مێشکی دائەنێن و ئەم سنسۆرانە دێن بەم سیمانە کە پیانەوە وەسڵە ئەو مەوجانە ئەگرن کە لە مێشکەوە ساتە بێت و ئەیاتە دەرەوە لە خۆی و ئەو مەوجانە بن بۆ دەستگایەک و دەستگای انتقال دەدا بە کامپیوتەر و ئێمە لەسەر کامپیوتەر نین خلاصی ئەو مەوجانە بینین. ڕەوشێکی زۆر سادە و قەدیمیە بۆ بەڕەسیکردنی حرەکەتی مێشک چۆنیەتی کارکردنی مێشک کە ئێمە لەو مەوجانەیە بۆمان دەرەکەوێت کە ئایا کارکردی ئەم مێشکە سەریعە کۆندا لە حاڵەتی خەوایە خەبەرە خەریکە بیرەکاتۆ یان خەریکی بیرکردنەوە لە شتێکیش نییە و هەروە سادە دانیشتووە. ئەمە مەوزوعێک وە زۆر شتی تریش ڕەنگە لە تەریخی ئێمە ئەو ئیجیۆ کە بە نەوارێکە لە ماسی ئەگرین ئەڵێن ئیجی ئێلکترۆئەنسەفالۆگرافی. ئێمە بە ئیجیە توانین دەست بۆ پێ بکەین کە ئایا مێشک تووشی کێشەیەک بووە بۆ وێنە مەسەلەن کەسێک گەشتەی لێدێ کەسێک فەی لێدێ ئایا ئەتوانین لە تەریخی ئیجیۆ دەستی پێ بکەین کە وا ئەو حاڵەتەیە هەیە نەبەڵێ ئیجی یەکێک لە ڕەوشهای تەشخیصی ئەم نەخۆشینەیە و زۆر شتی تریش کە ئیستا جێ باسکردنی نییە و لە درێژەی بابەتەکە حتمەن باسیەکەم بۆتان. یەکێتر لەو ڕەوشانەی کە ئێمە زۆر ئیستفادەی لێ دەکەین ئێمارایە. لە ئێمارایە دین ئیتر کارمان بە ئەمواجی مەغز نییە کارمان بە بەشی ساختاری مێشکە. ئایا دوونیمکۆرەکە سالمن؟ ئایا ئەو دوونیمکۆرە دوچاری ئاسیب بوون سەدەمەیان دیوە زەربەیان پێوارد بووە؟ ئایا ارتباطاتی دوونیمکۆرەکە کە جسمی پینەی پێڵەین بەرقەرارە بۆ وجودی هەیە؟ بۆ وێنە من زۆر مناڵم دیوە کە بە دایکە بن متاسفانە ئەو دوو بەشە بەیەکەوە ڕەبتیان نییە و دوونیمکۆرە بەیەکەوە ئیتسانیان نییە یان زۆر لە نەخۆشەکان وەکو نەخۆشای دووپارە مۆخ متاسفانە ئێمە ارتباطی بینی ئەو دوونیمکۆرە نابینین و ناتوانین ئەمانە
مادی بینی حرکەتی دوێنێ کۆلەکە ببینی ئەمە بە ئێماڕای دەبێت بۆمان دەرناکەوێت یان ئەمانەوێ بزانین حەجمی مێشک ئەندازەی مێشک لە ئەندازەی تەبیعی خۆیەتی یان چکۆلەترە یان گەورەترە یان ئەمانەوێ بزانین ارتباطاتی بینی مێشک و مخچە یان پۆلی مێشک پۆلی مەغزی ئایا دروست بەقەرار بووە ئایا ئەو بەشانە هەر کامی لە جێ خۆیانە شکل دروست و واقعی خۆیانیان هەیە بۆ تماشاکردنی ئەم مۆزوعە نیازمان بە ئێماڕای هەیە زۆر جار هەیە ئێمە لە سیتیسکەنیش استیفادەکەین هەر بۆ ئەم مۆزوعە هەرچەند سیتیسکەن ناتوانێت بە وردی ئێماڕای ئەم مۆزوعەمان بۆ باس کات و تماشاکردنێکی دەقیق بە ئێمە نیشان بدات و ئێمە بتوانین بە دقەتەوە سەرنجی ئەو مێشکە بدەین و بزانین ئایا بەشەکانی تەکمێڵن یان نا یەکێتر لەو ڕەوشانە کە ئێمە ئیسفادی لێکەین بۆ عەکسکردن لە مێشک FMRI لە FMRI دین کاتێکە ئەو ئینسانە کە ئامادەوێت عەکس لە مێشکی بگرین کارێکی شناختی پێدەستێنین پێڵێن مەسەلەن تۆ بێ نەقاشیەک کێشە یان پێڵێن تۆ بێ تماشای ئەم تەسویرە بکات دوایی مێمۆری ئەو ئینسانە تاقیەکەینەوە یان پێڵێن تۆ بێ فلانە مۆزوع لە فلانە ساڵ بۆ پێ خۆت بێنەوە و باسی ئەوم بۆ بکات وەلەو کاتەیە کە ئەو خەریکە ئەو کارە ئەنجامەدات ئێمە عەکس لە مێشکی دەگرین لێرەیە بۆمان دەرەکەوێت کە کام بەش لە مێشکی خەریکە لەسەر ئەو کارە تاسیر دانێت مەسەلەن بۆ وێنەیەکی لەو کارانی کە من خۆم زۆر لەسەری خوێندومەتەوە کارم کردووە ئەوەیە کە فلانە کەسێک ئەیەوێت لەگەڵ کەسێکی ترا بەرخورد بکات لەو کاتی بەرخوردکردنەیە بۆ ئەوڵین جارە ئەوە فەردە ببینێت کام بەش لە مێشکی دێت خۆی نیشانەدا و کارەکە و تاسیر دانێت و کام بەش لە مێشکێکی کە دێت پێ ئەڵێ کە تۆ لەگەڵ ئەو فەردەیە گەرمی بگرە لەگەڵی سار بە لەگەڵی چۆن قسە بکە بە محەبەتۆ یان خۆت دوور بگرە دیوار دابنێ یان نابێ بڕۆ بەرەو قسێکی زۆر سەمیمی گەرموبڕی لەگەڵا بکە ئەمەمان تەجروبە کردووە هەموومان مەسەلەن لە شتە دانیشگا شتە زانکۆ بۆ ئەوڵین جارە کەسێکە بینی لەگەڵی قساکەی لە دوو جملە و سێ جملەی ئەوڵا بۆ دەرەکەوێت کە تۆ بڕۆیتە بەرەو سەمیمی بی باشە یان نا خۆت دوورگریت و حیفازێک و حەسارێکت بۆ خۆت ببێت و ئەو دایرە و حیفازە بۆ خۆت حفزکەی باشە کامیان باشترە چۆن تەشخیصی ئەم بەشە بین ئەمە بەشێک لە مێشک ئەم کارەمان بۆ بکات کە زۆر بەشێکی زۆر گرنگیشە ئێمە واتە لە توولی ڕۆژا بۆ تەواوی کاروبارمان لە اقتصاد لە قسەکردن لە دەرمانکردن لە چۆنیەتی گوێشکەدان هەتا بە ئینسانەیەکە دێن بۆ لامان و خەریکی باسی مشکلاتی خۆیانەکەن بۆ من نیازمان نابم بەشە هەیە وابێ بزانین کام بەش لە مێشکە خەریکە لەگەڵمانە قساکات ئایا سادەخانە قساکە یان ناخەریکە خۆی لەژێر لایەتەوە پەنهانەکات ئەمە زۆر بەشێکی گرنگە لە FMRI ئەمەمان باشی بۆ دەرەکەوێت یەکێتر لەو ڕۆژانەی کە ئێمە ئەتوانین لەسەر کارکردی مێشک قسە بکەین پێی بڵێن کە پێمان بێژێت کە چۆن خەریکە مێشک کارەکات ڕەوشی پێتە لە ڕەوشی پێتە ئێمە دین مایەی واردی بەدەنەکەین کە ئەو مایە ئاواردی سلولهای خوێنیمانە بێت لەگەڵ بەشی قەنی خوێنە کە گلۆکۆزە تەرکیبە بێت و دوایی تەسویر لەو بەشاگرین تەسویر لە مێشکەگرین هەر بەش لە مێشک کە دیمان گلۆکۆزێکی زیاتر خەریکە ئاسووتێنێت و ئەو موادە رادیۆئەکتیڤە زیاتر خەریکە پێمان نیشان ئەدات ئەو بەشەیە لە مێشکە ئەنان خەریکە کارێکی زیاتر بۆ ئێمە ئەنجام بدات هەروە ئێمە ڕۆژهەی زۆر سادەتریشمان هەیە بۆ ئەکسبەرداری لە مێشک وەکو ئیکسڕێی کە فەقەت دەتوانێت ئێسخانی جومجمەمان پێ نیشان بدات نەهایەتی تەواوی ئیکسڕێی ئەوەیە کە ئەتوانێت ئێسخانی جومجمەمان پێ نیشان بدا و پێمان بڵێ ئایا زەربێ بەسەر وارد بووە یان نا ئەمە ڕەوشهایەکەن کە ئێمە ئەتوانین کۆمەکیان لێ بگرین بۆ ناسینی بەشەکانی مێشک هەروەکە لەم ڕۆژانە کۆمەکیان گرتووە دانیشمەندێ وەکو برودمەند هاتووە مێشکی بە چەندین بەشەوە تەقسیم کردووە و بەشارەی کردووە کە هەر قسمەتێک لە مێشک لە کام بەشان قەرارەگرێت و ئێمە ئەتوانین ئەنان بە مطالعەکردن لە نەواحی مختلفێکە برودمەند بۆمانی داناوە بێژین مەسەلەن حافزە لە فڵان قسمەتی برودمەنایە مەسەلەن بەشی قسەکردنمان لە فڵان قسمەتی برودمەنایە و وەختێکە خەریکی گوزارش ئەنووسم بۆ دکتۆرێک لەو گوزارشە ئێشارە کە بەشی فڵانی برودمەنی ئاسیبی دیوە مێشک لە ئەوڵەوە ئەگەر تماشای سلولێکی عەسەبیکەین کە لە جنینێ کاشف وەربێت ئەبێ بە سێ بەشۆ یعنی یەک سلولی عەسەبی ئەبێ بە سێ بەشۆ ئەم سێ بەشە سەرۆتەی ئەبەسرێت ئەو قسمەتەی کە قەرارە بێ بە مێشک دروستکا بۆ بنیایەمێک
خۆی ئەبێ بە سێ بەشی ترەوە ئەم سێ بەشە شامڵی forebrain midbrain و hindbrain forebrain لە فارسیە پێڵێن پیشماس خۆی ئەبێ بە قشی مۆخ ئەو لایەی کە لەسەر مێشکە لەسەر دوو نیمکورەکەیە هەستەهای قاعدەیی یا بەیزال گانگلیە کە لە عمقی مێشکا قەراریان گرتووە غدەدی تالاموس و هیپۆتالاموس کە ئەمانە باز لە عمقا قەراریان گرتووە و دەستگای لیمبیک یا لیمبیک سیستەم کە لە وەسەتی دوو نیمکۆرەکەیان و وەکو شاخەکێک لە وەسەتی دوو نیمکۆرەکە بەرەو هایندبرین کێشراون کە هەر کام لەم بەشانە لە مێشک کارێک ئەنجام دەدات. بۆ نوێنە قشی مۆخ تەحلیلەکان دەکات دادەکان دەریافتیەکان لە سلولهای عەسەبی مختلفەوە کە بۆی دێت دەستوری پێدات یا واتە فەرمانێکەدا بۆ کە قسمەتهای خواڕۆی بەدەن یا قسمەتهای خواردن لە خۆی بتوانن ئەو کارە دروستە یا واکنشە دروستە بە نسبەتی محیط ئەنجام بدەن. سیستەمی لیمبیک خۆی شامڵی سێ بەشە: ئامیگدال، سێپتۆم و هیپۆکامپ. هیپۆکامپ دێت ئیمۆشنی ئێمە کۆنترۆڵ دەکات. ئامیگدال دێت موتیڤیشنی ئێمە کۆنترۆڵ دەکات. هیپۆکامپ مێمۆری ئێمە کۆنترۆڵ دەکات. هەر کام لەم بەشانە کە لە سیستەمی لیمبیکان کارێک ئەنجام دەدەن. ئەم کارانە پشتیان بەیەکەوە لە کۆنترۆڵی مەجموعەی سیستەمی لیمبیکان کە ئێمە بەکارکردن لەسەر ئەم مەجموعانە دێ سیستەمی لیمبیک تەحلیل دەکەین. یعنی واتە لەگەڵ مناڵێکا کە مێمۆری مشکلی هەیە خەریکم کارەکەم و خەریکم تەمیناتی مێمۆری پێدەم هەر لەو کاتەیە خەریکم سیستەمی لیمبیکی وادارەکەم بە فعالیتێکی زیاتر بە کارێکی زیاتر. و لە نەهایەتە سیستەمی لیمبیکە کە کۆمەکەکا بە مناڵەکە یا بە هەر کەسێکە من لەگەڵی کارەکەم یا بە هەر ئینسانێک کە لێرنینگی بۆ اتفاق بکەوێت یا فێربوونی هەر ئینسانێک لە نەهایەتە ئەگەڕێتەوە بۆ سیستەمی لیمبیکی. پس ئەگەر وابێ ئێمە لە فۆربرینە نقاتێکی بێئەنداز مهممان هەیە کە ئەم نقاتە تەئسیرێکی زۆریان هەیە لەسەر ژیانی ڕۆژمەڕەی ئێمە. دێمە سەر بەشی بەیزال گانگلیا یا هەستەهای قاعدەیی. بەیزال گانگلیا هەستەهایەکی زۆر چکولەن لە عمقی مێشکان لەژێر قشی مۆخ یا باشتر بڵێن لەژێر نیمکۆرەکانی مۆخۆ کە ئەگەر ئەم هەستانە تەنها زەڕەیەک تاغیریان ئیجاد بێت لە حەدی زۆر زۆر کەمە واتە ڤۆڵتاژی ئەم سلولی عەسەبیانە لە حەدی چەند میلیڤۆڵتە تاغیر بکات میزانی عەسەبڕسانی بە سیستەمهای ئەزۆلانی ئێمە دووچاری اختلالە بێت. واتە پاشای نەخۆشینی پارکینسۆن بکەن یا نەخۆشینی هانتینگتۆن یا مناڵێکی فەلەجی مەغزی کە چواردەسوپای دووچاری کێشەی حەرەکەتی بۆ ناتوانێت کێشەی جوڵەیی هەیە و ناتوانێت دەسوپای تەکان بات. یا مناڵێک لە نەزەرا بگرن کە تۆنۆسیتەی بەدەنی یا قەوامی عەزولانی بەدەنی زۆر زوو تاغیرەکە و کەمە بێ و زۆرە بێ و یان نەخۆشینێک لە نەزەرا بگرن وەکو کۆرە کەسێکە کتوپڕ دەسەکە بە ڕەقس بەدەنی بێ ئەوە سەناگای لە خۆی بێت دەستی مەڕەتەب خەریکی جوڵەیە. ئەم نەوعە نەخۆشینە ناشی لەوەیە کە بە ئەندازەی میلیڤۆڵتێک ئێمە تاغیراتمان لە بەیزال گانگلیا هەیە و باعث بووە کە ئەم تاغیرە زۆر 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 کەمە لە بەیزال گانگلیا تەئسیر لەسەر تۆنۆسیتی عەزولانیمانەدا بنێ و ئێمە تووشی کێشەیەکی گەورە بکات. کەوابێ بازم بەشێکی زۆر مهمە لە زندگی ڕۆژمەڕەمانە. بەشێتر لە فۆربرین تالاموس و هیپۆتالاموسە. لە تالاموسە تەواوی ئەو شتانەی کە ئێمە بە سوورەتی دەریافت یا دادەیەک یا ئیدراکێک هەمانە لە حسی گەرما، سەرما، دەرد، بینایی، چێشایی و هەر شتێکی تر. بۆیە ئەڵێن بینایی چێشایی کە ئێمە زۆر جار بە تەحلیل ئەڵێن بینایی لە پشتی سەر اتفاقەکەوێت بەڵام تەواوی ئەم اتفاقانە لە ئەوڵەوە دێن ئەچنە ناو تالاموس و تالاموسەکە کە بە هەستەهایەکە لەناو خۆیان هەیەتی کە ئیسە جێی باسی نییەوە ئەو هەستانە زۆر باسەکە قوڵەکاتەوە دانە بەدانی ئەم حسانە و ئەم دەریافتانە قدرەتمەندتر و قەویتر ئەکات و ئەینێرێ بۆ قشرهای مختلف نەواحی مختلف لە قشری مۆخ و قشری مۆخە کە تەحلیل لەسەری ئەنجامەدا و جواب بەداتەوە بە ئەو قسمەتە لە بەدەن تا
تۆ ئەبێ ئەلان چ کارێک بکەی و چۆن جوابی قسمەتە بکەیتەوە. کەوابێ تالاموس زۆر نەخشێکی مهمی هەیە. ئەگەر مەسەلەن لە نەزەر یا بگرن تالاموس لە تحلیلی حسی ئێشا بە ئێمە کۆمەک نەکات و ئێمە مەسەلەن شتێک ئازارمان بدا وەکو گەرمایەکی مداومی ثابت مەسەلەن لەبەر کوورێکا دانیشتووی گەرمایەکی ثابت یا لە پشتت ئەو گەرما کەم خەریکی ئەحساسی هێشت داوە پشتت بەڵام خۆ نایشتە سووتێنێ چون تۆ فاصلەت هەیە لەو گەرما و ئەگەر تالاموس نەبێت کە ئەم شدەتی گەرما زۆرتر نەکاتەوە بە خشی مۆخ دەسوود نەدات ڕەنگە تۆ هەر لەو بەریان دابنیشی هەتا شتت دەسووتێ و بۆ کزێ دەپشتێت دێکەوابێت تالاموس نەخشێکی بە ئەندازە مهمی هەیە ئەمە وەکو ڕفلێکس نییە ڕفلێکس ئەوەیە تۆ دەستت لە کوورەکە دەی زۆر گەرمە یەک دەفا دەسەگەڕێن تۆ ئەڵێ خەریک بوو بسووتم ئەمە شتێکی کامڵە نخاعیە ڕەوتی بە نخاع هەیە بەڵام ئەوەی کە من لە ماوەیەکی زەمانی درێژخایە دانیشتوم گەرماکە لێ بەداوە گەرما ڕەنگە بمسووتێنێت ئەگەر دانەچم و من هەر لا نەچم ئەوە تالاموسم مشکلی هەیە بەڵام کە تالاموس شدەتی گەرماکە لە مێشکمان زیاتر بکات مێشکم دەستورم پێ یاڵە هەسای سەر لەوانەیە زەر بسووتیتر هەسە دوورکەوەرەوە هەسە لە یا فاصلە بگرە کەوابێت ئەمە کارێکی بێئەندازە مهمە کە تالاموس بۆ ئێمە ئەنجام بدات و نەهایەتەن بەشی ئاخری کارەکە لە فۆربرەینە هیپۆتالاموس ئەنجامێدات هیپۆتالاموس چیان بۆ کات هیپۆتالاموس ڕەفتارێکی زۆر مهمی هەیە لە بەقای نەوها بە من ئەڵێ کەی شەڕ بکەم کەی غەریزەی جنسیم فعالە بێتەوە کەی جۆفتگیری بکەم هاوسەرگیری بکەم بە من ئەڵێ کەی بخۆم کەی بخەوم لە خەوە زۆر شایە تەسیری نەبێت بەڵام لە مابەقی ئەم شتانەیە کەوتم ئەساسی ترین نەخش بۆ ئێمە کارەکات کەوابێت بێئەنداز بەشێکی مهمە لە مێشکمانە لە دوای فۆربرەین یا مێشکی ئەوەڵیە ئەگەین بە مێشکی ناوەڕاست میدبرەین لە میدبرەینە ئێمە یەک بەشی زۆر گرینگمان هەیە برین نێتوەرک سیستەم یا ساختاری شەبەکەی مەغز لە زمانی فارسی ئەم بەشە بۆچی گرینگە تەواوی ئەو شتانی کە ئێمە لە فۆربرەینە بەناو دادان یا ئیدراک پرسپشن دەریافتی ئەکەین وەریەگرین و لە مێشکە تەحلیل دەکرێت جوا بدرێتەوە دەستورێک ئەدرێت فەرمانێک سادرە بێت ئەدرێ بە میدبرەین لە میدبرەینە باعثە بێت کە ئێمە کانشسنس یا هوشیاریمان نسبەت بە ئەو دادانە ئەو پرسپشنانە بڕواتە سەرەوە میدبرەینە کە بە ئێمە ئەڵێ ئێمە لە هەر شوێنێکا کە وێستین چۆن واکۆنش نیشان بین چ ڕەفتارێک لە خۆمان نیشان بین چۆن بێژین کە ئەم ڕەفتارەمان منطقیە یا غیرە منطقیە و ئەوە کە ارتباطات یا کانێکشنهای ناومەغزیمان دروست ئەکات و کانێکشنەکان بە دروستی بەرقەرار ئەکات کەواتە زۆر بەشێک گرینگە لە مێشک و لە دوای میدبرەین ئەچینە دوایین بەشی مێشک بەشی هایندبرەین کە خۆی ئەوێ بە سێ بەشی ترەوە بە سەرنخا یا مێشکی پیازی پۆلێ مەغزی و مخچە هەر کام لەم قسمەتانە هەر کام لەم بەشانە لە هایندبرەین کارێکی خاصی خۆیان ئەنجام دەدەن لە بەسەرنخا یا مێشکی پیازی زەرەبانی قەلب لێدانی دڵ نەفەسکێشان چەرخەی خەوتنمان کەی بخەوین و کەی لە خەو هەسین کنترۆڵ دەکرێت لە موخچەیە نەوعی ارتباطی ئێمە لەگەڵ محیط دیسینیشن یا فاصلەمان لەگەڵ جێهای مختلفی محیط نەوعی هەماهەنگکردن یا کۆردینیشنی تەواوی ئاعزای بەدەن وەکو هەماهەنگکردن و کۆردینیشنی دەست و پێ هەماهەنگکردن و کۆردینیشنی چاو و پێ دەست و چاو زۆربەی بە دەستی موخچە جێبەجێ بێت ئەسڵەن ئەتوانم بڵێم زۆربەی کۆردینیشنەکان لە موخچەیە ئەتفاق دەکەوێت کەوابێ ئەمەش بەشێکی زۆر گرینگە بۆ ژیانی ڕۆژمەڕەی هەر ئینسانێک ئیسە واردی جزئیات یا شتە ڕیزەکانی ئەم بەشەش نابم لە داهاتوە ئەتوانین زۆر زیاتر قسەی لێ بکەین بە دوای ئەمێ ئەڕۆمە ناو بەشی زۆر گرینگی مێشک کە هەر نیمکورەیەک لە مەغز هەر قسمەتێک لە مێشکمان نیمکورەی ڕاست و چەپ
بەچی اختصاسراوە چۆن تەخەسوسی کراوەتەوە لە بەڕەسی تەخەسوسیکردنەوەی ئەم نیمکورانە ئەم نیو بەشانە لە مێشک ئەڵێن کە نیمبەشی سەمتی چەپ لای چەپی مێشک بیشتر بۆ کەسانێکە کە ریاضیان خوێندووە یانی چی؟ یعنی بۆ بەڕەسیکردنی زۆر ریز و جزئیاتی مەسائل کاربردی هەیە. ئێمە لە بەشی چەپی مێشکە دوو مەنتەقەی زۆر گرنگمان هەیە کە لەسەر قسەکردنمان تاسیر دائێنن. یەکێکی بەشی بڕۆکایە کە قسەکردنی ئێمە بە مەنتەقەی بڕۆکایە تەفاقەکەوێت. لەوەیە کە پێمان دەسوورەدا دەممان چۆن تەکان بین زمانمان لەناو دەممانە چۆن حرەکەت بکات تا ئەم حرەکەتە بێ بە کەلیمە و بە قسەیەکە دروست بێتە دەرەوە یا واتە جێگیری باشی زمان لەناو دەما چۆن اتفاق بکەوێت. لە مەنتەقەی بەرنیگە کە بازم لە بەشی چەپی مێشکا قەراری گرتووە لەوێ تەحلیلی کەلام اتفاقەکەوێت. یعنی کەسێک قسە بۆ ئێمە ئاکات یان ئێمە شتێک ئەبیسینیان مناڵێکە بە دنیا هاتووە ئەوێت تەحلیلی قسەی دایک و باوکی بکات یان ئەو کەلیمانە کە ئیبیسێت ئەوێت تەحلیلی بکات ئەم تەحلیلە لە بەشی چەپی مێشکیان لە مەنتەقەی بەرنیکا اتفاقەکەوێت. ئەو بەشە تەحلیلی کەلاممان بۆ ئەنجام بدەن. ئەم دوو بەشە بەیەکۆ کە تەحلیلی کەلام اتفاق کەوت یعنی قسەکان بیسرا بە گوێچکە و لە گوێچکۆ چوو بۆ بەشی تەحلیلی بەرنیکا لەوێ بە ئێمە ئەڵێک ئەم قسە چ معنا و مەفهومێکی هەیە و چۆن معنایەکە گەیەنێت و وەختێ معناشناسی کەلیمەکە اتفاق کەوت ئەم جار بڕۆکا دێتە زمان و دەست دەکات بە جوابدانەوە بۆ معنا کەوابێت ئەمە هەموویان بەیەکۆ لە یەک مەجموعەیە خەریکن تارەکەن. لە بەشی ڕاستە کە پێی ئەڵێن بەشێکی ساکەت یعنی هیچ قسمەتێ لە قسەکردنمان لە رابطەی کەلامی ئێمە لەگەڵ دنیای محیطمانە لە بەشی ڕاستی مێشکمانە نییە. لە بەشی ڕاستە ئێمە مەفاهیمێک وەکو کلیبینی یا جەهانبینیەکی گەورە تەجروباکەین. کەسێک کە ئەیەوێ بێ بە شاعرێک ئەیەوێ بێ بە نووسەرێکی خەیاڵ پەرداز ئەیەوێ بێ بە نەقاشێکی گەورە ئەبێ بەشی ڕاستی مێشکی زۆر باش فعال بێت واتە ئەبێ شتەکان زۆر بە گەورەی ببینێت ئەبێ شتەکان زۆر بە وەسعەتەوە تەماشا بکات زۆر واردی جزئیات نابێت زۆر واردی مەسائلی ڕیز نابێت. بەڵام ئەگەر بەشی ڕاستی مێشکمان لە کارکەوێت چیە بێت؟ منی تر ناتوانم ئەگەر کەسێک بە کەنایە و بە ئستعارە لەگەڵ من قسە بکات ئیتر ناتوانم لێی حاڵی بم. واتە کەسێک بە من ئەڵێ وەڵا ئیمڕۆ زۆر باش لەگەڵم قسە ناکەن تێناکەم زۆر باش لەگەڵم قسە ناکەی یعنی چی؟ یعنی من قسەکردنم خراپە یان نا من مەسەلەن بە تووڕەیی خەریکم قسە ئاکەم یان نا من خەریکم بە لەحنێکی ناشرین لەگەڵی قسە ئاکەم زۆر تێناگەم ئەم مەفهومە ئەم معنیە یعنی چی؟ ئەگەر بەشی ڕاستی مێشکم لە کارکەوێت ئەوەیە کە ئێمە وەختێکە بە وردی واردی مێشکبین جوان بۆمان دەرەکەوێت کە هەر کام لەم بەشانەی مێشک خەریکە چ کارێک ئەنجام بدەن. شتێکی تر کە زۆر زۆر گرینگە بەشی دیسیژن میکینگ یا تەسمیمگیری بە فارسی لەکوێ اتفاقەکەوێت. زۆر زۆر ئەم مەسئلە مهمەکە من بزانم ئەگەر ئەمەوێ مناڵێک بە ڕۆژهای دەرمانی جەدید یا ڕۆژهای دەرمانی ئیمڕۆیی کە داهاتوویەکی جەدیدی هەیە و داهاتوویەکی زۆر گرنگی ئەبێت بەمەوێ دەرمانی کەم چۆن بتوانم ئەم کوێی تەحلیل بکەم کوێی مەغزی دەستکاری بکەم تا بتوانم بە تەسمیمگیریەکی دروست بکەم. لە DLPFC یا dorsolateral prefrontal من بە تەحلیلکردنی ناحیەی چەپی ژێر مەنتەقەی پیشانی مێشکی ئەو مناڵە ئەتوانم تەسمیمگیری لەو مناڵەیە دروست بکەم. کەواتە پەیپەرایەکی بێئەنا زۆرمان هەیە لەسەر ئەم مۆزوعە. زۆر گرنگە ناسینی قسمەتهای مختلفی مێشک بەشهای مختلفی مێشک بۆ کە بتوانم لە داهاتووە تەئسیرێکی زۆر باشم لەسەر ئەو مێشکە ببێت. و لە نەهایەتە لە ئاخری ئەم باسەیە ئەمەوێت لەسەر زۆرێک لە اختلالات قسەتان بۆ بکەم لەسەر نەخۆشیەکان. واتە کەسێک مناڵێک وەکو مناڵێکی ئۆتیزم یان مناڵێک تووشی کێشەی فرەجوڵەیی بووە یان مناڵێک لە تووشی کێشەی خوێندن بووە باش فێر نابێت یا LDە learning disorder یان کەسێکە تووشی جەڵتەی مێشکی بووە سەکتەی مەغزی بووە یان کەسێکە تووشی
زەربەی مێشکی بووە تەسادفێکی کردووە سەری زەربەیەکی پێوارد بووەوە یا زۆر شتی تر کە مێشک لەو گیرودارەیە تووشی کێشە و مشکلێک بووە هەر کام لەمانە بەرئەساسی مشاهدات یا بەڕەسیهای علمی و پزیشکیە کە ئەکرێت کە لە پێشتر باسمان دەکرد وەکو EEG وەکو FMRI MRI دەرەکەوێت کە کام بەش لە مێشکی زیاتر دەرگیرە و دوای ئەوەی کە ئەم دەرگیریانەمان ناسی زانیمان کوێ زیاتر زەربەی پێوارد بووە کوێ زیاتر تووشی کێشە بووە ئەمجا دیت دەرمان و چارەسەری ئەم بەشە لە مێشک بە کارهایەک ئێمە فێری ئەبین لە داهاتوە لەسەری کارەکەین و دەرمانی بۆ دابینەکەین و دابینکردنی ئەم بەرنامە و ئەم پلەنە دەرمانیانە کۆمەکە کا بۆ فەردە بۆ نەخۆشە کە بتوانێت واردی زندگیکی عادی و نۆرماڵی خۆی بێت بۆ وێنە مناڵێکی فرەجوڵە لە نەزەرا بگرێت لە مناڵێکی فرەجوڵەیە ئێمە بە قەتعیەت یعنی بە تاکید لەسەر برین نێتوۆرک سیستەم مشکڵمان هەیە لەسەر ئەو کانکشنانە مشکڵمان هەیە لەسەر ئەتەنشن و تەزکیری ئەو مناڵە مشکڵمان هەیە دەیکەوابێت من کە بزانم کام بەشی مێشکە کە لەسەر ئەم قسمەتانە تاسیردانێت ئەتوانم بەو ئەبزار و ئینسترومنتانە کە ئەلان لە دنیایە کارکردیان هەیە وەکو تەحریکی مێشک بە جەریانی بەرخیان بە کارەبا یان بە نۆرۆفیدبەک یان بە هەر شتێکی تر لەومایانە کە لە داهاتووە قسەی لەسەرەکەین ئەتوانم تەئسیر و دەرمانی بۆ بکەم لەو کێشەی چارەسەر بکەم هیوامان لە داهاتووە بتوانم ئەم مەسایلە زۆر بە وردی زیاتر باسی بکەم بۆتان و هیوامە ئەم شتانەی کە من ئێڵێم زۆر کارکردی ببێت لەسەر ئەو کەسانەی کە لە کلینیکەکانتان ئایبینن و بتوانن بە باشترین شکل و بە جەدیدترین شێواز بە نوێترین شێواز دەرمانیان بۆ بکەن و ئەو کێشانەیان چارەسەر بکەن بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ داهاتوو